هێرشەکەی سەربنکەی عینەسەد ئامانجەکانی نەپێکا و ئەمریکا شێرشی کردە سەر هەشتی شعبی. هێرشە درۆنیەکەی شەوی ڕابردووی مقاومە ئیسلامی بۆ سەربنکەی عینەسەد ئامانجی خۆی نەپێکا لە ئێستادا هێزەکانی ئەمریکا لەو بنکەیەدا سیستەمی سیرامیان جێگر کردووە کە بەرپەرچی هەموو هێرشێک دەداتەوە بەر لەوەی ئامانجەکەی بپێکێت. هەر شەوی ڕابردوو هێزەکانی ئەمریکا بە فڕۆکەی بێفڕۆکەوان کاروانێکی هێزەکانی لیوای 45 هەشتی شعبیان لە نزیک قەزای ئەبوو غەریب کردوتە ئامانج کە چەند ئۆتۆمبیلێکی پڕ لە چەک و تەقەمەنی بوون و تەواوی سەرنشینەکان کوژرا. ئەو کاروانە ئۆتۆمبیلیە شەوی ڕابردوو کرایە ئامانج سەر بە لیوای 45 هەشتی شعبی بوو کە پلانیان ئەوە بۆ بنکەی ڤیکتۆریا لە بەغدادی پایتەخت بکەنە ئامانج پاشان بگەڕێنەوە بۆ باکووری پارێزگای ئەمبار. بە پێی زانیاریەکان دوای 63 هێرشی بەردەوام بۆ سەربنکەکانی ئەمریکا لە نێوخاکی عێراق و سووریادا پێناچێت ئەمریکا چیتر ڕۆڵی تەماشاکار ببینێت. بە تایبەتیش درکی بەوە کردووە کە سوودانی و حکوومەتەکەی توانای ئەوەیان نییە ڕوبەڕووی ئەو گروپە چەکدارانە ببنەوە کە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی و پشتیوانی دەکرێت. بۆیە ئەمریکا دەوێت هێرش و بە ئامانجگرتنەکان لەسەر ئەو گروپانەی بەرەی بەرگری ئێران لە هەردوو وڵاتی عێراق و سووریا چڕ بکاتەوە. شەوی ڕابردووش وەزارەتی بەرگری ئەمریکا چەند سەرکردەیەکی گروپەکانی وەک فەیلەقی قودسی عێراق و حیزب الله عێراقی خستە لیستی ڕەشەوە.